باز لە گرنگی خێزانەکەین، باز لە گرنگی پێدانی ئەندامانی خێزانەکەین، باز لەوەکەین چۆن یەکگرتوو بین، چۆن پشتی ئەندامانی خێزان بگرین بە تایبەت لە کاتە نەهەموارەکانە. گفتوگویم تەوەرمانەکەین با میوانداری زۆر بەڕێز دکتۆر پێشڕەو حەمەعەلی ڕاوێژکاری پەروەردەی خێزانی و بانگشتەکەین بۆ ستۆدیۆ. بەخێر بێ دکتۆر گیان ساڵ لە بەڕێزت بەخێر بێ سەرچاو. یارە لە بەڕێزت بێ. دکتۆر بەخێر بێت. دکتۆر با بۆ دەست پێ بکەین پێشەکی ئەندێکشتمانوت با بە پێناسەیەکی گرنگی پێدانی ئەندامانی خێزان دەست پێ بکەین. لای بەڕێست. بەناوی خوای گەورە سوپاس بۆ جەنابتان بۆ بینەرانی عزیزانی کورسات. طبعا جوانترین تەوەرە کە بەڕێزانتان کاری لەسەرەکەن ئەمێ بە مقدمەیەک بەس شتێک دەست پێ بکەم. ئەڵێ سێ شت هەیە حەزارەت و شارستانیەکان لە ناوە بە یەکەم ڕوخانی خێزان لە ناوبردنی خێزان، دووهەم لە ناوبردنی تعلیم پەروەردە و فێرکردن، سێهەم لێدان لە ڕەمزەکان بۆ ئەوەی قودوەیەک نەمێنێ ڕەمزێک نەمێنێ بۆ کۆمەلگا. ئەم سێ خاڵە وای لێکا شارستانەکان لە ناوە بە و بە پێچەوانەوە طبعاً ئەو شتەی کە شارستانێت دروستەکە یەکەم خێزانە، دووەم پەروەردەیە، سێهەم دروستکردنی کۆمەڵە ڕەمزە بۆ ئەوەی نەوەکانی ئایندە چاو لەو ڕەمزانەکەن چۆن هەنگاو بنێن. دەستان خۆش بێ، ینی بابەتێکی زۆر جوانە لەبەرەوە خێزان و پرۆسەی خێزانی یاشکۆی خێزان یەکێکە لە هەرە خاڵە جەوهریەکان و ئێمە چۆن بتوانین مامەڵەیەکی تەندروستانە بکەین لە نێوان خێزانەکانە تاوکو بەها بگەڕینەوە بۆ ژیانی خێزانی بۆ ئەوەی خێزانەکان خێزانێکی ئاسوودە و بەختەوەر بن. باشە کاتی دکتۆر هەر بە لە ئەمۆ دەست پێ بکەین کە ئێمە ئەزانین لە هەموو ماڵێک دەمەقاڵێ ئەبێت زۆر تەبیعیشە ئەم بابەتە، چونکە دوو کەسن لە دوو پەروەردەی جیاوازەوە هاتوون، بەڵام ئەبێت ئەم کواڵیتی پەیوەندیانە بە چه شێوەیەک بێت کە ئەگەر دەمەقاڵێش هەبوو وانە بێت کە کێشەکان زۆر گەورە بکاتەوە، وانەکات دڵێشانی گەورە دروست بکات، ساردبوونەوە دروست بکات لە نێوان هەم هاوسەرەکان هەم دواتریش مناڵەکانیان. یەکێک لە تایبەتمەندی ئەو خاڵە ئەوەیە ئێمە بەرنامەیەک لە خزمەتانە باسمان لەو کرد ئێمە چۆن بتوانین بژانەوەی پەیوەندی خێزانیمان بکەین. بژانەوەی پەیوەندی خێزانی من علاقی بۆیە مرجنی ئیلای کێشەمە بێ ئەنج بژانەوە دەست پێ بکەم. ئەکرێ کاتێک کە کێشەیەکم هەبوو مامەڵەکردن لەگەڵ کێشەکەما وریایانە بتوانم چارەسەری کێشەکە بکەم ببێتە دەرفەتێک بۆ زیندووبوونەوەی ژیانی من، بۆ زیندووبوونەوەی ژیانی خێزانی من. حتا لە سایکۆلۆژیای چارەسەرکردنی کێشە ئێمە چەند خاڵێکمان هەیە، یەکێک لەوانە ئەڵین بۆی خێزانە بەڕێزەکان باش بزانن تەسەوور مەکە تەنیا تۆ کێشەی خێزانیت هەیە، هەموو کەسێک کێشەی خێزانی هەیە بۆ تەنانەت ئەو کەسانەشی کە موختارن لەبژێراون وەکو پێغەمبەران مەسەلەن ئەوانش کێشەی خێزانیان هەبووە. یعنی وێنایەک و ڕووگەیەکە بۆ من کە ئەزانم کە هەموو کەس کێشەی خێزانی هەیە. تایبەتمەندی دووەم ئەوەیە بۆ من ئەڵێم هەموو کێشەیەک زەمەنێکی هەیە، یعنی وەنێ بێزەمەن کۆتایی پێبێ. سێهەمینان ئەکرێ کێشەکان بکەم بە گۆڕینی هەل بۆ ئەوەی یعنی لە چارەسەرکردنی کێشەکە هەلێک دروستکەم بۆی کواڵەتی ژیانی خۆم بەرمەسەر، یعنی کواڵەتی ژیانی خۆم بەرم بەرەو پێش. جا ئێمە لەوچە پێویستمان بەوە بێ گەر باس لە کواڵەتی بکەم پێویستم بەوە بێ پێشەکیەک بۆ کواڵەتی داڕێژم ئەنجام مامەڵەکردن لەگەڵ خێزانە چۆن مامەڵەی لەگەڵا بکەم. طبعاً کواڵەتی ژیانی خێزانی لە چوار ئەتوانین ناوی بنین لە چوار پایە و سەقفێک دەرەکەوێ، یا ئەتوانین بڵین لە چوار بازنە تێپەڕێنم ئەنجا ئەتوانم بچم بەرەو کواڵەتی ژیان. یەکەمینە لە چەقی بازنەیەکا بۆم دروست بێ بریتە لەوەی قبولکردنی خودی خۆم وەکو ئەوی هەم خۆمم قبول بێ، ڕوخساری خۆمم قبول بێ، جەستەی خۆمم قبول بێ، پێگەی خۆمم قبول بێ، خێزانی خۆمم قبول بێ، کۆمەلگەی خۆم قبول بێ، نیشتیمانی خۆمم قبول بێ. ئەم قبولانە وەکوەوەی کە هەم خۆمم قبول بێ. مەرجانە نێم بەسەر خۆما بڵم ئەبوایە من وا بوومە، ئەوە لە عایلێکی دەوڵەمەند بوومە، ئەوە لەم فڵان بنەماڵە نەبوومە لێو بوومە، ئەوە ڕوخسانم وا بووە، یعنی بە مەرج مامەڵە لەگەڵ خۆمانەکەم. کاتە ئەم قبول نەکردنی خۆمە کێشە بۆ خێزانەکە یەکسەر کێشە بۆ کواڵەتی ژیانی خۆم دروستەکە لە بەرامبەر خێزانەکەشمە. من یەکەم شت ئەمە من ئەگەر بۆ سادە و ساکارێکم جار بۆ خۆم مامەڵی لەگەڵاکەم ئەگەر بم کواڵیتیەکی تەندروستی باشی ژیان مەبێ یەکەم کەسەوەی قبولی خودی خۆم مەبێ.
حتا ڕفتارە نەرینەکەم قبول بووی هەنگاو بنێن بۆ چارەسەرکردنی چونکە تامر قبولی ئەو ڕفتارم نەبێ مە دوو قسەمانەیە ئەڵێن یەکەم جار معریفەتە بێ بە ناس یعنی معلوماتە بێ سەبارەت بە ڕفتارێکی نەشیاوە ڕفتارێکی نەگونجاوە دووەم ئیعتراف کەم پێی کە ئاعترافم پێ کرد دانم پیانە یارمەتی مەیە بەرەوەی بەرزکردنەوەی کواڵەتی خۆم کەم ئەمە لە چەقا خۆمە دووەم بازنەی دووەم بریتە لەوەی پەیوەندیەکی ئەرێنی تەندروستمە بێ لەگەڵ دەوروبەرمە ناکرێ من مراجعی خۆم کەمەوە ناکرێت لەگەڵ دەوروبەرەکەما دەنگم دابڕی بێ قسە لەگەڵ خەڵکیانەکەم ئێ باشە من ئەمە بچووکەکەمەوە بۆ ناو بازنەکەی خێزان ئێ ناکرێ من یەکەم جارە بێ خۆمم قبول بێ دوایی ئەبێ پەیوەندیەکی ئەرێنیم هەبێت لەگەڵ خودی هاوسەرەکەمان بۆی کواڵەتی ژیانی خێزانداریم بچێتە ئاستێکی باڵاوە تاوەکو خۆیم قبول بێ بەو شێوەی کە هەیە جیاوازیەکانی ئەوم قبول بێ بەو جیاوازیانەوە جوانی یعنی هاوسەرەکەم قبول بێەوە خاڵی سێم بازنەی سێم کە بە دەوری ئەوە ئەسوڕێتەوە بریتیە لە سەربەخۆبوون خودی خۆم سەربەخۆی خۆمم هەبێ بتوانم تعبیر لە ڕای خۆم کەم ڕای سەربەخۆی خۆمە بێ و هەموو تاکیکی خێزان ئەسڵ وایە ڕای سەربەخۆی خۆی هەبێ حتا مناڵەکانمان ئێمە یەکێک لە گرفتەکانمانەوەی گوێ لە لاوەکانمان ناگرین ئەبێ لاوەکانمان گەنجەکانمان ڕای سەربەخۆی خۆی هەبێ و بتوانێت تعبیر لە ڕای خۆی کە و دەستی هەبێ لە بڕاردانی ئەوشتانەی کەیکەین و خێزانەکان هەردووکیان هاوبەش بن لە بڕاردانە چوارەمین کەڤەر بۆی یا چوارەمین پایە بۆی بریتە لە شیاوەتی ژینگەیی من بۆی بتوانم ئەکرێ شیاوەتی عەقڵیم هەبێ کەفاعەتی عەقڵیم هەبێ ئەکرێ شیاوەتی کۆمەڵایەتیم هەبێ ئەکرێ شیاوەتی خێزانیم هەبێ بەس ڕەنگە شیاوەتی دەرونیم نەبێ ڕەنگە شیاوەتی سۆزداریم نەبێ ئەکرێ لە شتەکانی کە هەموو باشم بەس لە دەربڕینی خۆشەویستیەکانم بۆ خێزانەکەم نازانم زمانی خۆشەویستیەکانم کەمە لە ئاسیەوەی بیگەێنم بە خێزانەکەم لە سەر و هەموو ئەمەوە یەک کەڤەری بازنەیی ترمان هەیە کە بریتە لە ژیانێکی ئامانژار کە ژیانی ئامانژار مەبوو هەنگاوانە بەرەو کواڵەتی ژیان بۆ ئەمە ئاڵم کواڵەتی ژیان لەبەرەوەی ئەحساس بەوە کەم هەستەکەم ئاستی بەرزکردنەوەی بەرگەکردنم بۆ ژیانم زیابێ دکتۆر ئەوەی کە بۆ نمونە من قبول کەم هاوسەرەکەم ئەمەیە یان مناڵەکانم ئەمەیە هەنێک جار بەداخەوە لە خێزانە ئەگەر مناڵێکی نەخۆشیانە بە ئۆتیزمە بێمانە هەنێک جار قبول نەکردنی ئەم ڕاستیە خەلل دروستەکە لە پەیوەندیەکانە دووشت هەیە لەما یەکەمینیان شتی یەکەم ئەوەیە من هاوسەرەکەم قبول بە وەکو خودی خۆی وەکەوەی هەیە دووەم وا تەسەوڕ مەکەن ئێمە وا وێنامان کردو هەر کەسێک مناڵێکی ئۆتیزمێکی هەبێ یا منداڵێکی نیمچە یا خاوەن پێداویستێکی تایبەت هەبێ ئیتر بە چاوێکی ترەوە سیرکەم بۆ بەعکسەوە بیر نەکەمەوە ئەمە خەڵاتێک و بەخشیشی خواییە لەوە چێ زۆرێک لە شتێکەی بە منێ بەخشێ بەهۆی ئەو مناڵەوەی کە پێمە بەخشێ یعنی دەرچەیەک بێ بۆ ئاسوودەی و بەختەوەری من بۆ بە ڕۆژبینیانە مامەڵی لەگەڵاکەم و ئەویشم قبول بێ ئەو مناڵە کە خوای گەورە بەخشیوێتی يعني خوای گەورە بەخشیوێتی قبول مەوەکەوەی کە خوای گەورە بە منی بەخشیوە ناکرێ ئەمە کار لەسەر ژیانی من کار وحتا ئێمە لە مۆزوعی کواڵەتی ژیانەکە کە باسمان کرد ئەکرێ یەکێک لە تایبەتمەندیەکانەوەیە بەرگەی ژیانە گرمی ینی یا ئاستی بەختەوەریم بەرزەکەمەوە وەکەوەی کە جەنابەت ئاماژەت پێ کرد بەرزکردنەوەی ئاسی بەختەوەریم بەختەوەرە بم لەگەڵ خێزانم بەختەوەرە بم لەگەڵ مناڵم بەختەوەرە بم لەگەڵ هاوسەر و ژیانم بەختەوەرە بم لەگەڵ کەس و کارەکەم خاڵێکی تیران ئەوەیە کە من ئەم سیفەتانم تیابوو ئەو کاتە بە دوای خۆم ئاگەڕێم سکیڵەکانی خۆم بەهارەتی خۆم باشە کارامەیەکانم گەشەی پێم ئێستا لەم کاتانەیە بینەرانی من پرسیاران بۆ دروست بێ بڵێن بۆ نمونە هۆکارە دەریەکەکان وەکو گوشاری ئابووری وەکو ئەوەی کە ئێستا لەسەر زۆرێک لە خێزانەکان کاریگەری دروستکردن لە ڕووی ئابووری و داراییەوە بڵێت بۆ نمونە ئەمانە بەخوا هەمووی کارەکاتە سەر کواڵیتی پەیوەندی نێوان خێزانەکان گرفان بەتاڵ بوو تۆ ناتوانانی هێشتا هەر زەردەخەنە لەسەر لێ وەڵامی جەنابەت چیە؟ گرفان بەتاڵ بوو ئەوە قسەیەکی کوردیمانەیە لە کاسی پڕ ئاشتی ماڵە بەس ئەم ماڵە ئەگەر وابێ بەس بە کاسەکەەوە مامەڵاکەن ئەم پرسیارە لە خۆمان بکەین ئێمە چەند جار قسەیەکی وا بوو ئەڵێن خێزانێکەن زۆر ئاسوودەن لەگەڵەوەی باری داراییشان زۆر کەمە کەواتە پێوەەر نییە بۆ خۆ پێوەەر نییە بۆ ئەوە ئەکرێ یارمەتی دەربێ ئەکرێ یارمەتی دەبێ بەڵام ئەوە نییە کە ئەوە نەبوو ژیان بۆسێ ئەوە نەبوو کە ئەگەر بواری دارایی نەبووی ترە بێ ژیان کێشەی تێ بکەوێت و مامەڵێکی ناتە دروست لەگەڵێکا بکەین ڕەنگەوەی لە کۆشتێکا بێ خۆزگە بە کەسێک بخوازێکە لە ژوورێکا بێ هەر بزەبت وایە ئەوە حەدەسەمان زۆر بیستومە یعنی زۆر کاتەڵێ خۆزگایە ئەمەم نەبوایە بەس ژیانێکی ئاسوودەم هەبوایە یعنی ئاسوودەیی من ئەوە منم ئەتوانم بیخڵقێنم بۆ خۆم
یعنی شتێکە مکتەسەبە بۆ ئەمە ڕاستە بۆ ئەم قسەی جەنابەن پێویستم بە دوو خاڵسێ خاڵەیە یەکێک لەمانە باگراوندی تاکە کەسی وای لێەکە ئەگەر لە باگراوندی تاکە کەسی خۆیان لە سەرەتای ژیانی و سەرەتای 12 ساڵی و هەر ئیشی لەسەرەوە کرد بێ دائیمە خۆی داکوتی بێ لەسەر لۆمەی خۆی کرد بێ لەسەر هەژاری بوو نەبوونی بوو بێت ئیتر ڕێک بە هەر ڕژبینانە مامەڵاکەم چونکە کاریگەری خەلفەتی پێشومە ئەم باگراوندی تاکە کەسی کە پەروەردەی 12 ساڵی من چۆن فەرهەمی بێنێەوە من زۆر کات ئەڵێم بۆ ئەمە باشترین شت خودناسیە ئەگەر بزانم زۆفم لە شوێنێکە هەیە بتوانم مامەڵێکم لەگەڵا بکەم هەتا زۆر کات دەتوانین سوود لە پەنجەرەی جۆهاری وەرگرم بۆ ئەوە کە 4 پەنجەرە مامەڵی لەگەڵاکە من ئەزانم خۆمە ناسم لە کام ناوچەیانە ئایا ناوچەی کراوەم ناوچەی ماسکم ناوچەی نادیارم لە کامیانم ناوچەی کوێرام لە کام لەم 4 ناوچەیە لەم ناوچانم ئەمە منم بڕیاری لێ ئەدەم و دواتر بتوانم هەنگاو برێن بەرەو چارەسەرکردنی ئەم بابەتە بەڵێ دکتۆر شتێکی تر هەیە زمانی ماڵ یان با بڵین زمانی خێزان زمانی ماڵ و زمانی خێزان تا چۆن گرنگە کەسانێکن لە ماڵێکە ئەژین هەمویان بەیەکەوە ئەژین بەڵام ڕەنگە بە هەفتە بەریەکەوتنیان نەبێ یان سڵاوکردنێکیان لەبێ لەگەڵ یەکتریا وەک بڵێ ئەسڵان لە زمانی یەک تێناکەن بە دوو زمانی جیاواز ساکەن ئەمە بکوژی ئەو کواڵەتی ژیانێک کە جەنابان باسەکەن چونکە کە کواڵەتی ژیان نەبوو کێشە دروستە بێ چیتر دروستە بێ چەی بەرزونزم کۆمەڵێک دەستەواژەی بریندارکەری ئایا ئیتر شێوازەکانی توندوتیژی زارێکی و نازارێکیەکەوێتە کار و گرفتەکانمان لەوایە ئەگەر کەسێک ناتوانن بەیەکەوە گفتوگۆ بکەن قسە بەیەکەوە ناکەن لەکوێ مەجاری کواڵەتی هەیە یەکەم شت زمانەکان ئەوەیە لە پێوەرێک ئایمە سەفرێکیان لە ئینەکە ئاماژەی پێیەکەین ئەگەر بتەوێت کۆمەڵێک پێوەرمان هەیە بۆ خۆشەویستی لە ژیانی هاوسەریە یەکەم پێوەر ئەوەیە کە کاتی گفتوگۆمان زیاتر بێ و کاتی هاوبەشمان پێکەوە زیاتر بێ کاتی هاوبەش ڕوبەری هاوبەش زۆر زۆر مهمە لە ژیانی خێزانیە پێشەوەی داخلی بەرنامەکە جۆم لە بە دەستەواژەی پێشکی جەنابتان و باسمان لەوە کرد کە ئێمە چۆن لەسەر سفرەکان پێکەوە کۆبینەوە ئێم ئەوە دووری خستوینەتەوە کەواتە ئەو نان خواردن و پێکەوە کۆبوونەوەی لەسەر مێزێک تا چەند گرنگە هەر خودی پێکەوە کۆبوونەوە لەسەر مێزێ هەستی ئەمان دروستەکە لە ماڵە دووهەم بەهێزکردنی خاڵی خۆشەویستیە لە ناو خێزانەکانە سێهەم دەردانی هۆرمۆنی خۆشەویستی و ئیحساس بە یەکترە یعنی خانمان و پیاوان دائما هەوڵ بن لە شوێنەکە نزیک بن لە یەکتر بۆ ئەوەی جستیان تا نزیکتر بێ لە یەک مەسافەکە نزیکتر بێ لە یەک دڵی ئینسانەکەوێتە جوڵە بۆ یەکتر یعنی ئەم مەسافەیە لە 50 سانتیم کەمتر بێ ئێمە لە تەکنیکەکانمان بۆ کەیسەکان کێتە لامان بۆ خانەی نێوەندگیری خێزانی ئەڵێن یەکێک لە شتەکان تەکنیکی ئاوتدۆر و ئیندۆرمان هەیە ئایا ئەکرێ هەندێک جار تەکنیک بەکارێن ئەگەر لە ڕووی داراییەوە بتوانن ئەتوانن بچنە دەرەوە بۆ خواردنگەیەک بۆی لەسەر سفرەیەکەوە ببنەوە بەڵام سێ مەرجی تیابێ زۆر ئەمە دووبارە ئەکەین و سێ مەرجی تیابێ تکایە لەو شوێنەی کە نانەخۆن هیچ دەستەواژەیەک بەکارمێنن کە زەرن لە ژیانی خێزانی بە دووەم ئەو شتانەی کە گرنگی بە پەیوەندی خێزانی ئەدات بۆی بیکە بە پەیوەندیکی ڕیشەدار کار لەوە بکەن سێم ئەو شتانی کە ڕوبەری هاوبەش دروستەکە ئیش لەسەرەوە بکە لەسەر و سفرەیە لەسەر و مێزی ناخواردنە ئەکری من خواردنەکەی خۆ ماڵم گرتووە یانمە باخێکەوەی خۆم هەر میعنێک مەرج نییە ئیلا ئەبێ شتێک بێ پارێکی زۆری تێبچێ بەس ئەوەی جۆری بیرکردنەوەکانم ئەمە ئەگۆڕێ ئەبێ بیهێنمە دەر ئەچمە ناو باخێکەوە ئەگەر گریمانێک کام خواردنی حازرم کردو بۆ ماڵەوە هەرو خواردنی هەڵە گرم پێکەوە چینە باخێکەوە حد باخێکی نزیک گەڕەکەی خۆشمان بێ دائنیشمەی خۆم چێژێکی تری هەیە چونکە شوێنەکە ئەگۆڕم نزیکترە بمەوە لە یەکتر کاتێم بە یەکتر بۆی ڕوبەری هاوبەش دروستکەن بۆ ئێمە لە پەروەردەی خێزانی ئەڵێن بەلانی کەم ڕۆژانە ئەبێ هەموو ژن و مێردێک 20 خولەک بۆ 30 خولەکیانە بێ کاتیانە بێ بە یەکتر ئەگەر ئەمە لە کات پێدانە ئەتوانن کات پێدان بە تەماشاکردنی بەرنامەیەکی تەلەڤیزیۆنی بێ گوێگرتن بە پێکەوە دابنی گوێگرتن بێ لە مۆسیقایەک گوێگرتنە لە قورئان گوێگرتنێکە لە یاخود سیرکردنی درامایەکی خەندە ئامێزە سیرکردنی درامایەکی پەروەردەییە هەموو ئەمانە چونکە ڕوبەری هاوبەش دروستەکە خاڵی هاوبەش دروستەکە بۆیان ئەکرێ کاتی هاوبەش بەیەکەوە بەسەر بەرن پیاسەکردنە پێکەوە ئێستاوانەمان نەماوە ئێمە
هاوسەران دائیمەن جاری وا هەبوو ئیشان لەسەر کرد پێکەوە پیاسەیەکەن ئەگەر ئۆتۆمبیلت پێ بڕۆ ئۆتۆمبیلەکە لە شوێنەکە دابنێ و پێکەوە پیاسە بکەن گوزەرێ بکەن چەند خۆشە ڕۆژێکان لە عینەکەوتی مامۆستا دوو دەستگیرانار وتی لە کاتی دەستگیراناریمانە وتی تەسەور کە لە شەستی خوارە و ماڵی خەزۆرم لە ڕزگاری بوو ئەچوون بە دوای دەستگیرانەکەمە کاتێک مانزانی بەدەم دەمەتەقی و پیاسەکردنەوە ڕۆشتین لەم سەری شەستیەوە جارێکە ڕۆشتینەوە بەردەمە بێ یعنی بە دەوری سلێمانیا ڕۆشتون بەدەم دەمەتەقی و قسەوە ئێ باشە لە دەستگیراناری ئەم کاتە بە یەکترین ئێ دوای ئەو پێویستمان بەمەیە ئەگە ناڵین بە دەوری سلێمانیا سوڕەوە بەڵێ نیو کاتژمێر پێکەوە پیاسە بکەن بازارکردنێکی پرچێژانە پێکەوە بکەن بۆ شوێنێک کە ئەڕۆن شوێنێکی تەرفیهی بێ پێکەوە بڕۆن بۆی هەردووکان چێژی لێ بینن ئەمانە یارمەتی دەرە بۆ خۆشەویستی لە ژیانی خێزانیە ئەمە تا چەند گرنگە بۆ مناڵ بۆ ئەندامانی بچووکی خێزانەکە کە ئەمە ببینێت ئەمە ببینێ ئەم منداڵ هەست بە ئەمانەکە ئەم منداڵی هەستی بە ئەمان کرد تووشی لادان نابێ گەورەترین گرفتمانەوەی دایک و باوکان ژن و مێردەکان خانمە بەڕێزەکان هاوسەر بەڕێزەکان کە لەگەڵ یەکترا نازانن هەموو مامەڵەیەکی ئەو کاریگەریە و نقطەیەکە لەسەر مناڵەکەی بەجێڵێ کاتێک کە کێشەیەکی خێزانی ئەبێ ڕێک مناڵەکە هەست بە ئەمان ناکە یەکەم کەس کە معڕەز بێ بۆی تووشی لادان بێ ئەم مناڵەیە تووشی دەیان گرفتی کابێ ئێمە چەند جار ئەو قسەیە ئەکەینەوەڵین تکایە منداڵەکانمان ئاکارەکانمان ئەبینێ نەگفتارەکانمان لە سا هەشتای پەروەردەی ئێمە بریتیە لە ئاکارمان لە سا بیسی بریتیە لە گفتارمان لە قسەکانمان بۆیە ئێستا من ئەگەر زوومی کامێرێک دوو زوومی کامێرەم لەسەر بێ هەوڵێم جوانترین وشە بەکاربێنم هەوڵەدەم ئەم پۆشاکی لەبەرمایە جوانترین پۆشاک لەبەرکەم بۆ لەبەر وەڵم بینەرە ئیبینێتەوە بەڵام بۆ منداڵەکەم دوو زوومی کامێرای پێوەیە نەک جارێک و دوانە بینرێتەوە بۆ تەمەنێکی بینێتەوە بۆ تەمەنێک لە ڕەفتارەکانی مامەڵاکە لە تۆ بپرسم لە خۆم بپرسم جاری وایە ئەڵم بۆ واکەی کەیسێکم لەلا بوو لەم ڕۆژانە ئەیوو هاوسەرەکەم هەمیشە هەت بە جوێن مامەڵە لەگەڵ مناڵەکان ماکە وتم ئەمە کاریگەری 12 ساڵی یەکەمە وتی مامۆستا یەکسەر خۆی و توێتی من بە جوێن پەروەردەکراوم دایک و باوک مەساودانیشە جوێنی پیاوم کەواتە ڕەفتاری ئەوەیە نەقڵە بێ من جارێکە بێ ئەمە بوەسێنم ناکرێ هەمان ڕەفتارێک ئەکرێ پەروەردەیەک هەبوو بێ ڕەنگە شتی زۆر جوانی تیابوو بێ لە پەروەردەما هەندێک ڕەفتاریشی تیابوو بێ نەرێنی بوو بێ ڕێک هەڵگری ئەو ڕەفتار و خصلەتە بم ئەو دوو زوومی کامێرای ماڵی گرتووە بۆ 7 ساڵی مامەڵی لەگەڵاکەم 8 ساڵی مامەڵی لەگەڵاکەم کەواتە کار لەسەر مناڵەکانم بەجێ ئەمێنێ و هەر کەیسێک کێتە لامان زۆربەی کات ئەپرسین لە 12 ساڵی یەکەم چۆن بوو ئادی باسی چیرۆکی خۆی بۆ کردویت ئەم هاوسەرە لەگەڵ دایک و باوکیا چۆن بووە کە باسی چیرۆکەکە یەکسەر بۆمان دەرەکەوێ ئەمە هەڵگری ئەو خصلەتانەیە کە لە مناڵی وەریگرتووە دانێکیان وتی مامۆستا باشە خۆ من نازانم ئاخر لە 12 ساڵە چۆن بووم تۆزە پرسیارمان لێ کرد لەبارەی پرسیار لێکردنەوە سێرەکەم یەکسەر قەناعەتەکانی خۆی دەرەبڕێ یەکێ قەناعەتی وتی قەناعەتی من وایە ئەمە وابێ قەناعەتم وایە ئەوە وابێ ئەم قەناعەتە هەڵگری 12 ساڵە ئەم بۆ بە بەشێک لە ژیانی بۆ بە بەشێک لە قەناعەتی بەبێ هەستی بەخۆی کردوێمە کە پەروەردەی 12 ساڵێتی لەبەرەوە تا چەندێک پەیوەندی دایک و باوک بەهێز و پتە بێ ئەوەندە کاریگەری ئەرێنی لەسەر مناڵەیە ئەو منداڵی لە دەرەوە زۆر بە ئەدەب و بەڕێزەوە مامەڵە ئەکات بزانە دایک و باوکی زۆر ڕێز لە یەکترەگرن ئەو منداڵەی شەڕەنگێزە لە دەرەوە دایک و باوکی دەمەقاڵە و شەڕیانە لە ماڵەوە چونکە ئەم مناڵە نوێنەری ماڵەوەیە قسەیەکەیە گەر ئەم قسەیە بکەم ڕواڵن چیرۆکێک ئەڵەن جارێکیان منداڵێک لە ماڵەوە دەرئەچێت کە لە ماڵەوە دەرەچێت یەکسەر ماڵەوە پێی وتۆ دایکی پێڵە بڕۆ احترام دوو لە ڕووی جەنابان بڕۆ ملێ بشکێنەوە بڕۆ بۆ دەوامەکەت جانتاکە هەڵگرۆ بۆ مەکتەبەکەت ئەڵێ مناڵ بە تووڕیوە هاتە دەرەوە مریشکێکی بینی لە بەردەرگا ڕێک شەقیڵا لە مریشکەکە ڕەفیقێکی پێی بووە لەو مریشکە فەقیراکەی وتی قسەمەکە بانێکێشم بەدەمی زۆشار ئەمە چی بووە دایک و باوکێتی یا فەرمانبەرەکە ئەچێتەوە بە هەمان شێوە کاتە دکتۆر ئەبێ دایک و باوک
لە ئەم سەردەمایە بە تایبەت تۆزێ لە خۆبوردەتر بێت بۆ ئەوەی کە خوا نەخواسە ئەگەر پەروەردەیەکی خراپی هەبووە خۆی بتوانێت ئەو دووبارە نەکاتەوە بۆ منداڵەکەی و هەروە ئەترافیش بۆ بکات چون هەندێک جار بەداخۆ زۆر جار دایک و باوکەڵێڵێ ئێمە مناڵی وابووین بۆ مناڵەکەی منوانیە واتە بۆ پەروەردەیەوێ هەمیسان مناڵەکەی خۆی پەروەردەکاتەوە جا دوور پێشەوە ئێستا بە لەم خاڵەیە من پرسیار لە جەنابەت بکەم باسی ئەوەت کرد یەکێک لە تەکنیکەکان بۆ بوژانەوەی پەیوەندی نێوان ژن و مێردەکان ئەوەیە کات و بەرکەوتنی نزیک بۆی خۆیان دروست بکەن بە درێژایی ڕۆژ. هەندێک جار لانەیە خاتونەکە بڵێ هاوسەرەکەم بە درێژایی ڕۆژ بە حکمی ئیشەکەی لە دەرەوەی لانێ بە هەفتە نتوانێت بێتەوە لە ئەرکە یاخود هاوسەرەکان خاتونەکان بە هەمان شێوە کاتێکی زۆر لە ماڵەوە نەون دەوامی دێرەوەیان هەبێ لەم کاتانەیە کە کاتی ئازادیان بۆ یەکەمە و تەبعاً کە دێتەوە ماڵەوە هەر فریاوە کە تەنیا هیلاکی جەستە بڕوێنێتەوە. لەوانەیە زۆر نەتوانن بەیەکەوە بن لەم کاتە تەکنیک بۆ قەرەبووکردنەوەی ئەم کاتە ئازادەکەمە بەیەکەوە چییە؟ دوو تەکنیکبان هەیە بۆ ئەمە دەتوانین دوو تەکنیک بۆ ئەمە بەکاربێنین. یەکەم تەکنیکیان ناردنی پەیام هەمووان مۆبایلەکانمان بەدەستەوەیە وانە ئەم مۆبایلە ئەکەمەوە تەکنیکەکەی من ئەوەیە ئەو کەسی کە لە فەرمانایە ئەگە گریمانەیەک پێشمەرگەیەکە هەر 24 کاتژمێرەکە لە ناو حرەساتانە وانە کاتی هەیە ئەتوانم پەیامی بۆ بنێرم پەیامی پڕ لە محەبەت و خۆشەویستی لەگەڵ خێزانەکانە ئاڵوگۆڕ بێ غیری ئێمە گرفتەکانمان لەوایە پەیامی متطلبات و حاجە پێداویستیە نێرین پەیامی خۆشەویستی نانێرین کە پەیامی خۆشەویستی لە پێشترە پەیامی خۆشەویستی بنێرە ئەڵێ هەر کاتێک کە پەیامێکی خۆشەویستی ئەگەر مەسیجێک ئەگەر بە ڤایبەر ئەگەر بە واتساپ بە هەر شتێکە ئەمە بنێرە ئەم دوانە علاقەیەکی ڕۆحی و خۆشەویستیەکە لە نێوانیانە هەر دروستە بێ دووهەم بۆ دروستکردنی ئەم کاتێک کە هەیە ئێستا وای دوای لاتۆ هەموو مۆبایلەکانی دەستمان ئینتەرنێتی هەیە ئەتوانم ئەو نیو کاتژمێرە لە ماڵەوە نیە لەگەڵما لە دەرەوە قەرەبووی کەمەوە ڤایبەرەکەمەکەمەوە بە سەوت و سوورە مامەڵە لەگەڵ یەکتر ئاکەین ئەو کاتە پێکەوە بەسەرەبێ حتا ئەو خێزانن بۆ ئەوی ئەو فەراغە دروست نەبێ ئەو کەسایەتێش ئەوەی کە لە ئەرک و فەرمانایە هەفتەیەکە لە دەرەوەیە یعنی ئەو تاقەوە حاجە و پێداویستی کە هەیەی بەرامبەر بە خێزانەکەی کە پێویستە بۆی پڕکرێتەوە هەر ببوونی ئەوەی کە من کامێرەکە بکەمەوە لەگەڵ هاوسەرکەمە قسە لەگەڵ یەکترا بکەین باسی دەمەتەقێکە نوکتێکی خۆشم بیستۆ بۆی بجێڕمەوە شتێک ئاڵو گۆڕ بکەین ڕێک نەقلی خۆشەویستیەکەم تەفریغی تاقەت سلبیەکانیشمە بێت تاقی ئیجابی وەرەگرمەوە من لە خێزانەکەم تاقی ئیجابی وەرەگرمەوە خێزانەکەشم لە من تاقی ئیجابی وەرەگرێتەوە یعنی وزەیەکی ئەرێنی وەرەگرێتەوە جاریکە بۆ مناڵەکانم بۆ پەروەردەی مناڵەکانم زۆر کات بەو کەسانەی ئەگەرین بێڵێن بۆ ئەوەی دانەبڕی لەمە ئەبێ نیو کاتژمێرەکەشت ئەگەر واتساپ بووە ئەگەر ڤایبەر بوو ئەگەر تەلیگرام بوو ئەگەر مەسنجەر بوو ئەگەر هەبووە بیکەرەوە ڤیدیۆی بکەرەوە بۆی یەکتر ببینن بۆی هەستکەن هەم فەیس تو فەیسێکی ئەلکترۆنیە هەم ڕۆحیش ئاوێزانی یەکترە بێ هەم گفتوگۆیەکی نەرمانی جوانتر بکەن بەیەکەوە لە غێری پێداویستیەکان چونکە من ئەگەر پێویستم بەوە بێ ئەبێ هەرچی کەناڵەکانی ژەهرە لە لای خۆ بۆ دایخم سکاڵاکردن داخم لۆمەکردن داخم یعنی من تەلەفۆن بکەم بۆ هاوسەرەکەم بۆڵە بۆڵ و سکاڵاکەم کەناڵی ژەهرە بۆی نەقڵەکەم هەرنێکا باشتر خراپترە بێ دار خراپترە بێ هەرێکا بە شەڕ و طبعاً خراپتر بێت چونکە من ژەهری بۆ نەقڵەکەم لۆمەکردنە سەرزەنشتە هەموو ئەمانە ئەبێ قەتعیکەم تۆ لە ماڵ کە تۆ لە ماڵ نابی ئاواکە یا دانیشە شکات لە مناڵەکەیەکە ئەم شکاتکردن لە مناڵە لە لای هاوسەرەکە یەک مناڵەکە یەکسەر هاوسەرەکان زیێنە ئەگۆڕێ بۆ یەکتر تحویل تەرکیزیان لەسەر یەکترەوە نەقلە بێتە سەر مناڵەکە نەک لەسەر خودی مناڵەکە لەسەر ڕەفتاری مناڵەکە ئێکەواتە ئەمە خاڵێکی نەرێنیە بۆ ژیانی خێزانیان بۆ من ئەمە بکەم ئەبێ خاڵێکی تەندروست بێ وشەی خۆشەویستی و پڕ لە مەحەبەت ئاڵوگۆڕکەین لەگەڵ یەکتر نازناوێکی خۆشەویستی بۆ یەکتر دابنین ئەمە جاران ئەم حاڵەتە لە کوردەواریە ئەم حاڵەتەیان هەبوو بەبێ ئەوەی ئیحساس بەوە کەن ئێستا دنیای تەکنۆلۆژیا ئەو نەفراوان بووە بە ڕێزانتان دەیان بەرنامەی خێزانیەکەن بۆی خێزانەکان ئاوێتی یەک بن ئاوێزانی یەکتر بن پێشترم حاڵەتە نەبوو پێشتر هەر بە هاوسەرێک نازناوێکی پڕ لە مەحەبەتی بۆ خێزانەکەی دانابوو یەکێکە لە ئەسبابی خۆشەویستی بەم نازناوە خۆشەویستیە مامەڵە لەگەڵ یەکتر ئاکەم کاتێک کە تەلەفۆن بۆ هاوسەرەکەیەکە بەس باسی پێداویستیەکان نەکە دکتۆر ئەوە نەش بۆ نمونە پیاوان بە ژنان نەڵێن وەزیری جەنگ تەلەفۆنی کرد
ئەمە یان بە پێچوانەکەشیەوە خاتونەکانیش لەوانەیە یەکێکە لەوەی کە تۆ ڕێک دەستەواژەیەکی نەرێنی نەقلەکەی کە تەسەور کە دانێک لە لامە نووسی 104 بە خێزانی نووسی 104 یا ئاڵێ وەزیری جەنگ بۆ ئەم بیرکردنەوە بۆ ناڵم خۆشەویستەکەم ئێوە لە جاتی نازناوێکی ئەرێنی لە خێزانەکەی بنێ نازناوێکی نەرێنی لە خێزانەکەی ناوە بڕۆ سەر مۆبایلەکانم بزانە کە بەچی خەزنت کردووە بزانە بە شاژن خەزنت کردووە بزانە بە خانمی یەکەمی ماڵت خەزنت کردووە بزانە بە هاوژین و ڕۆح و ئەمە خەزنت کردووە یا بە دەستەواژەی نەرێنی ئەم دەستەواژانە تا چەندێک دووبارە بێتەوە ئەوە کاریگەری لەسەر من بەجێڵێ سێکی ئینگلیزیەکە کراوە بە عەرەبی ئەڵێ التکرار ئوم المەهارات تکرار دووبارەکردنەوە دایکی هەموو سکیڵەکانە مەهاراتەکانە یعنی من ئەگەر ئەمە ئەوەندە دووبارەکەمەوە ڕێک خێزانەکەم لێ بێتەوە وەزیری جەنگ ئەگەر نازناوێکی خۆشم لێ نابێ نازناوێکی پڕ لە مەحەبەتم لێ نابێ ئەمە زۆر کاریگەری بەجێڵێ هەموو جارێ ئەم دەستەواژەی دووبارەکەمەوە هەموو جارێ دەستەواژێکی تایبەت بەخۆم مەبێ بۆ خێزانەکەم بۆی کە تەلەفۆن بۆگرا خەڵکی هەولێر قسێکی جوانە نەیە لە غەریبی دەکەم یعنی زۆر بیرم کردی ئەم دەستەواژە ئەرێنیانە کاریگەری ئیجابی لەسەر خێزان بەجێڵێ لەسەر پەروەردەی خێزان بەجێڵێ حتا دووبارەی کەیتەوە لا شعوری تۆیتر وردە وای لێ دێت ئەگۆڕێت لە نەقڵە بێت لە نەرێنی دەستەواژەی نەرێنی و بۆ دەستەواژەی ئەرێنی باشە دکتۆر ئەمە ئەوە ناگەێنێ کە ئێمە هەنگاوی زۆر خێرامان ناوە لە بەهای و گرنگی پێدانی ناو خێزان لە کۆمەڵگەی کوردەواریە پێشتر باشتر بووە لە ئێستا پێویستمان بە کەمێک گەڕانەوە نییە هەنگاوی خێرامان ناوە یا تەکنەلۆژیایە کەوتین بەسەریان نەمانتوانی من لە ڕووە خراپەکەیواڵە پێویستمان بە کەمێک گەڕانەوە هەبێت دەستخۆش ئێمە هەندێک جار پێویستمان بە هەندێک گەڕانەوەیە بۆ ژینگەی خۆمان خێزانی خۆمان دووەمینیان پێویستیم بەوەیە کە من ئەو شتانی کە مامەڵە کرا لەگەڵما بەڕاستی تەکنەلۆژیای کاتە ناوە بەبێ پێشینەیەک بۆم بەبێ دیراسەکردنێک یەکسەر داغڵ بووم چوومە ناو قوڵاییەوە بە هەڵەش بەکارهێنم پێویستم بەوەیە جاری کە بگەڕێمەوە پێویستم بەوەیە بگەڕێمەوە لە جیاتی مۆبایلەکەم کات بم بە خێزانەکەم لە جیاتی کاتدان بە مۆبایلەکە کات بم بە مناڵەکەم نەک مناڵەکەم پێم بڵێ لەو کونت و جەوالن خۆزگا مۆبایلەکەی دەسی باوکم بوومایە نەک هاوسەرەکەم پێم بڵێ خۆزگا نیوەی ئەوە کە گرنگی بە مۆبایلەکەت گرنگیت بایە بە من بگەڕینەوە بۆ ناو خێزان گرنگیدان و ئیتیماماتان بەیەکتر بێ بین پێکەوە ئێستا توانین کۆمەڵک دەستەواژەیە کۆمەڵک شتێ بەکاری بێنین بین پێکەوە خێزانەکان ئاش بینەوە لەگەڵ یەکترا بین جاری کە خێزانەکان لە ژیانی دوورکەوتنەوە لە خێزان و نزیکبوونەوە لە تەکنۆلۆژیا بەعکسە و دوورکەوتنەوە لە تەکنۆلۆژیا بێ و نزیکبوونەوە لە خێزان بێ تاوەکو ڕۆحمان ئاوێتە بێ بە خێزانەکان زۆر سپاس بۆ بەڕێزت دکتۆر پێشۆ بە هیوای ئەوەی کە بە تایبەت هاوسەران سوود لە وتەکانی بەڕێزت وەربگرن لە ژیانی خۆیانە جێبەجێکەن ئەوە نەش هەڵ نەیان بیانێک بدۆزنەوە بڵێن بەپێی ئەمە و بەپێی ئەمە ئەم قسانە ئەم تەکنیکانە بۆ ژیانی ئێمە نەگونجێ هەڵبن گونجانەکە دروستکەن دەستان خۆش بێ و سوپاس بۆ جەنابتان منیش هەرەوەنداڵێم ئەگەر من وتم ئەمە آخر بۆ من نابێ بەس و بەڵامم بەکارهێنا دیلیتی هەموو شتانی پێشووەکەمەوە ڕێک ئیش لەسەر ئەوەکەم کەوتم ئەم شتانە وڵی زۆر جوانە دەستەواژی جوانە قسەی جوانە بەس بۆ ئێمە نابێ کەوتم بەس بۆ ئێمە نابێ یعنی من لا شعوری خۆمم وا لێ کردووە کە ئێتیمام بەم شتانە لێە هەر کاتێک وتم ئەتوانم جێبەجێیکەم زۆر سپاس بۆ بینەرانی کورساتیش سپاس بۆ